34 ڕێکخرا و کەسایەتی چالاکی بواری ئەنفال دەست بە سەربازگەکردنی گوندی تۆپزاوە لەلایەن سوپای عێراقەوە بەیاننامەیەکی ناڕەزاییان دەرکرد و ئەو پرۆسەیان ڕەت کردەوە. تا ئێستاش حکوومەتی هەرێم لە ئاستە و کێشەیە بێدەنگە. ئەو ڕێکخراوانە لە بەیاننامەکەدا ناڕەزایی لەو هەوڵانە نیشان دەدەن کە هێزە عێراقیەکان بۆ سەربازگەکردنی گوندەکە دەستیان پێکردووە لە کاتێکدا ئەو گوندە وەکو سمبولی مەزلومیەتی کورد تەماشا دەکرێت. بەو پێی دەیان هەزار هاوڵاتی کورد لە شاڵاوەکانی بەناو ئەنفالدا لەو شوێنە کۆکرانەوە و پاشان لە گۆڕی بە کۆمەڵدا زیندە بەچاڵ کران. نووسەرێکی بواری جینۆسایت و ئەنفال ئەم هەوڵەی سوپای عێراق بە سوکایەتی بە هەسی کە سوکاری ئەنفال کراوان دەزانێت. هاوکات پێی وایە نابێت حکوومەتی هەرێم لە ئاستەم پێشهاتە بێدەنگ بێت. لە ڕاستیە خۆ دەسەڵاتی کوردی لێرە خاوەن بڕیار بوو. محافز کورد بوو، ئەنجومەنی پارێزگا هەبوو، کورد بوون زۆریان، بەڵام بەداخەوە کورد کەمتەر خەمە لەم قەزەیە حکوومەتی هەرێم ئیدارەی کەرکووک لە ڕابردوو و ئێستا ئەو کاتە خاوەنی نەبوو و تەنها ڕووفاتەکان بە خاک سپێردرانەوە و بەجێمان هێش ساڵانە حیزبە سیاسیەکان ئەچینە سەری یادیانەکەینەوە و گوتارێکە دەین و گەڕێینەوە. لەمە زیاتری شتێکی تر نەکراوە لێرە بەڕاستی ینی وەزارەتی شەیدان و ئەنفاکراوان بەرپرسن، حکوومەتی هەرێم بەرپرسە، پەرلەمانی کوردستان بەرپرسە. خەتاکە لا ئێمەیە، کەس بە دوادەچوون بۆ مناکە و ئێستا ئێوە جێش عێراقی تیا بەڕاستیەوە جەریمەیە بە حەقی جارێکی تر ئەنفالکردنەوەی ئەو ڕووفاتانەیە ئەو ئەنفالکراوانەیە. ئەمە کارەساتە بۆ هەمومان، ینی بەڕاستی کە بە بەرچاوی ئێمەوە ئەو ڕووفاتانە ئێستا جارێکی تر کراوە بە معسکەر و ڕۆژانە پێیانێن، ڕۆژانە دەچنە سەرگۆڕەکانیان. ئیتر ئەمە جۆرێکی تر لە ئیهانەکردنە بە کەرامەتی ئینسانی کوردی، بە کەرامەتی با بڵین ئەو ئەنفالکراوانە جارێکی تر دووبارەکردنەوە ئەنفالکردنە ئەمانێ بۆی ناکرێ ئەمە قبول بکرێ. ڕاستە ئێمە وەکو ئەو ڕێکخراوەکان و نووسەرانی بواری جونەساید و ئەنفال بەیاننامەیەکمان دەرکردو، بەس ئەمە بە بەیاننامە چارەسەر نابێ و ڕاستە بەیاننامەکە بۆیە کە ڕای گشتی لێ ئاگادارکەینەوە، بۆی هەموو لایەک بینە سەر خەت ینی و ئەم بەیاننامێ بدرێتە دەوڵەتی عێراقی، بدرێتە جێشی عێراقی. بەڕێوەبەری کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمیش لە کەرکووک دەڵێت بە نووسراوی فەرمی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانمان لەو هەوڵەی سوپای عێراق ئاگادار کردووەتەوە. ئەمەی کە لە ئێستا ڕوویداوە لە پشت ئەو بادەگایی یەکێک لە فەوجەکانی لیوای 16 تورکمانی هەر ئەو قاعانەیە کە گەلی کوردی تێ ئەنفال کرا، بەڵام ئەمان ئێستا هاتوون بلۆکێکی زۆریان خستەوە. من تەنانەت بە مەیدانی خۆشم چوومەتە تۆپزاوە و ئەوەی کە بە من وتاوە ئەوەی کە بیستومە هێزی عێراقی ئەو ئەیانوێ ئەو شوێنە بکەنە تەواوی ئاسکەری لە کەرکووک، بەڵام ئێمە بەڕاستیە بێ بەرگری بکەین و ئەبێت نەهێلین ئەو کارە بەجێ بگەێنرێ. و من بە نووسراوی فەرمی ئاراسەی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانم کردووە بۆ ئەوەی نووسرا و ئاراسەی ئەنجومەنی وەزیران بکرێ و مفاتەحەی حکوومەتی عێراقی بکەن. زیاتر لە 4 ساڵە فەوجێکی لیوای 16 تورکمانی لەو جێگای ڕووفاتی ئەنفالکراوانی لێیە لە سنووری گوندی تۆپزاوا جێگیر کراون و ڕێگە بە دەستگاکانی ڕاگەیاندنیش نادەن بچنە و شوێنە. لە ئێستاشدا سوپای عێراق بەنیازە ناوچەکە بکاتە حامیەیەکی سەربازی و بە تەواوی بەڕووی چالاکی و جموجۆڵی مەدەنیدا دای بخات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.